بەهەشت و جەهەندەمێک دەکاردا نییە. بەهەشت هەرە و ئارامشەیە کە پاش مردن ئەم مرۆڤە ڕەن کێشاوە دەبێت بە بەشی. چۆن دەگونجێ کە تەرمەکانی ڕزاوی مرۆڤەکان زیندوو ببنەوە و ببنە خاوەنی ڕۆح. ئەمە چۆن مرۆڤی عاقڵ قبوڵی دەکات؟ ئەگەر لە نێوان ئێوەدا کەسێک هەیە کە قسەکانی ڕاست و دروستی من ڕەت کاتەوە، من بۆ باسکردن لەگەڵا و ئامادەم. بەڵام دڵنیابن کە هیچ کەس ناتوانێت لە بەرامبەری بەڵگەکانی عەقڵدا ڕاوەستێ. ئەمن بە خوداکانی خۆم و بە خودای ئێوە سوێن دەخۆم کە قیامەتێک دەکاردا نییە و پاش مردن کەسێ زیندوو نابێتەوە. سەیرە تۆ بە شتێک بڕواتەیە و سوێن دەخۆی کە ئەوەت نەدیوە. مەگەر چی بووە؟ تۆ دەتوانی سوێن خۆی کە پەری دەریایی لە هیچ دەریایەکدا پێدا نابێت؟ دەتوانم سوێن بخۆم هەتا ئێستا کەس وەها بوونەوەرێکی نەدیوە. بێشک پەری دەریایی خۆشتێکی خەڵەیاڵیە. وەڵامی پرسیارەکە بدەوە. دەتوانی سوێن بخۆی کە پەری دەریایی لاڕادا نییە؟ نا، ئەمن خۆتەواوی دەریاکانم نەدیوە. بەڵام کەسیش نەیتوانیوە بیسەلمێنێ کە هەیە. مەگەر تۆ لەو دنیاوە گەڕاویتەوە؟ نا، من ئەسڵەم بڕوام بە جیهانی دیکە نییە. کەوایە تۆ لە جیهانی دیکە نەگەڕاویتەوە. ئایا مسافرێک یا شاهدێک لە جیهانی دیکەت بە چاو دیوە؟ نەخێر، وا نازانم وەهابوونەوەرێک هەبێت. وە ناشزانم کە کەسێک وەهابوونەوەرێکی دیت بێ. تۆ وەها قایم سوێندت خوارد کە من وامزانی بۆ خۆت جارێ مردنت تاقی کردوتەوە و دیوتە کە پاش مردن هیچ باسێک نییە. و یا لە زمانی مردوویە کە زیندوو بووەتەوە دەیگێڕیتەوە. من دڵنیا مردوویەک کە پواوە یان لە ناوچووە هیچ کات زیندوو نابێتەوە. هەرەمە بەس نییە؟ بڵێ ئەمە زیندوو بوونەوەی مردوویەکمان نەدیوە. ئەگینا زۆرێک لە پێغەمبەران مردووگەلێکیان زیندوو کردوتەوە و هەمووانیش بە چاو دیویانە. منە شتەی کە نەمدیوە چۆن بڕوای پێ بکەم؟ چۆنکو وا دەزانی کە خوددا دەبێ بۆ دانەدانەی بەندەکانی مردوو زیندوو بکاتەوە تاکو بڕوا بە قیامەت بکەن. تاقە موعجزەیەک بۆ تەواوی سەردەمەکان و ڕەگەزەکان ئەگەر بیانەوێ بڕوا بکەن بەسە، و ئەگەر نەیانەوێ بە چاویش ئەگەر بیبینن بڕوا ناکەن. هەروە کە زۆرێک مردوو زیندووکردنەوەی مەسیحیان بە سیحر و جادوو لە قەڵەم دەدا. من ئەوەندە گەوج نیم کە ئەو شتەی کە نایبینم بڕوای پێ بکەم. بێ بڕوات بە ئەقڵی خۆشت نەبێ چۆنکو بە چاو نایبینی. با بە فەیلوت چاک وڵامی دایەوە. بۆ خۆشی نەیدەزانی کە کامێک دروستە. ئەگەر بڕیاوا بێ کە هەر کەسێ لە قیامەت دڕدۆن بێت، ئیدەی کۆفر هەموو جەیەک دەگرێت. لێرەدا چ دەکەن؟ خەریکە کوفر دەکات. خۆتان وەرن ببینن لەوێ ڕاوەستاوە لەوەیە. چۆن دەبن؟ بەرەندن! من ناتوانم بگرن. بەڕێکەوە قسە مەکە. هەموو بۆ گرتووە. بەڕێکەوە قسە مەکە. بڕۆ پێشم کەوە. قازیەکی عادڵ وەکو ئێوە ڕازی دەبێت کە مافی من و ئەو ژن و منداڵە بچکۆلانەم لە ناو بچێ؟ زۆر باشە. من تا 2 دینار مافی تۆ لە گەروی ئەو دەچەشمە دەرێ. خدا عمرتان بدات. سبەینە ئەو بانگ دەکەمە دادگا. جەنابی قازی ئێرە تمەشاکە.
کافرە چی بووە؟ ئەم پیاوە قوربان تەبلیغی بتپەرستیە کرد. ئەو دەبێت لە پێشاوی خەڵک محاکمە بکرێ. بێڵن خەڵکیش بێن. بڕۆی. ئەوە چی ڕووی داوە؟ یانی بتپەرستان مافی تەبلیغکردنیان نییە؟ ئایا بەڕاستی ئەقڵی من لە دەست نەچووە؟ نازانم لە خەودام یا بە خەبەرم. باشتر وایە تا زیاتر لەمە شێت نەبووم ئێرە بەجێ بێڵم. کلیسای بالتالموسی پیرۆز. نا دروست خوێنمەوە. ئێرە کوێیە؟ ئاخریانی چی؟ دەبورن کاکە، کلیسا یانی چی؟ ئەم کلیسایە هەرو کەنیسەیە دەرگای هۆزی جوولەکەیە؟ نە براکەم، ئێرە کەلیسایە شوێنی عیبادەتی مەسیحیەکانە. مەسیحیەکان؟ عیبادەتگا؟ چ دەوێ براکەم؟ ببورن، ئەوە چییە؟ چۆن نازانی؟ مەگەر تۆ بتپەرستی؟ نا تەنیا پرسیم. ئەمە پەیکەرەی گەورەی ئێمە مەسیحە کە لە خاجی پیرۆز دراوە. خاجی پیرۆز؟ ئەرێ پەیکەری مەسیح؟ ئەرێ وا دیارە ئێستا خاج و پەیکەری پیرۆزت نەدیوە. نەمدی بوو، سپاست دەکەم. لە لوتفیەوە سپاس دەکەم قوربان. خدا حافظ.
دەبم چەندە قیافی ئاشنایە. نازانمەوانە تووشی هەڵەبوون یا من. ها ببورن کاکەی جان، لەکوێ دەتوانم ڕێنان بکڕم؟ لەولاوە بەخۆبێ. سپاسە دەکەم. ئەم تیکە بگرە تەمام. فەرموون هێندە نانم دەوێت. بزانم تۆ هەر ئەوە نەبووی کە ئەمڕۆ نێوی ئەم شارە لە من پرسی؟ ئەرێ هەر چەندە نانت دەوێ هەڵگرە. بڕوانە بەختڕووی دێکردوین ئەم غەریبەیە خەزێنەی دیتۆتەوە. منش دڵنیام دەڵێم تا جێگایەک خەزێنەکەمان پێ نیشان نەدا دڕزگاری ناکەین ئەسلیێڵ ناگرین. غەریبە چەندە لەم سکانە دۆزیوەتەوە ها؟ تێناگەم دەڵی چی؟ پرسی چەندانە لەم سکانە دۆزیوەتەوە. من لە مەبەستیەوە تێناگەم کاکی جان. بڕوانە غەریبە ئێمە نازانین تۆ خەڵکی کام شاری، بەڵام هەوڵ مەدە ئێمە فریو بدەی. فریو بدەم؟ بۆچی فریوتان بدەم؟ ها؟ نازانم بچی قساکەن. ئەم خەزێنەیەت کەی و لەکوێدا دۆزیوەتەوە؟ خەزێنە؟ من نەخەزێنەم دۆزیوەتەوە و نەدەزانم ئێوە دەڵێن چی. ئەگەریش دەتانەوێت هەڵیگرن بۆ خۆتان باقیکەشیم ناوێ. هەڵیگرن باقیم ناوێ؟ بۆکوێ؟ سەبرکە بزانم بۆکوێ دەچی؟ بیر لە هەڵاتن دەستی ئێمە مەکەوە. بڕوانە غەریبە بە قازانجی تۆیە کە لەگەڵ ئێمە ڕێککەوی ئەوەندە تەماکار مەبە. ئەگەر مەموران بزانن هەم خەزێنەکرد لێ دەست دەچێ و هەم تاوانباریش لەبی و ئیدی هیچ بە تۆ ناگات. کەوایە باشتر عاقڵ بیت ئەگەر سڵسێکی بدەی بە ئێمە ڕێگای خەرجکردنی باقیەکەش بە تۆ نیشان دەدەین. قسە گەوجانە چییە ئێوە دەیکەن؟ شێت بوون؟ کوێ؟ ڕاوەستە بۆ ئەوەندە ناوێڵی تۆ بە تەنیا ببیتە خاوەنی ئەم خەزێنەیە ڕزگارم ناکەی. ڕۆ ناچن! کە بزانم نایڵم دەرباز بیت نایڵم دەرباز بیت. خەڵکینە ئەم پیاوە خەزێنەی دیتۆتەوە دەیەوێ هەڵێن نایەوێ ماڵیات بدات پێشی پێ بگرن دەبێ شوێنی خەزینەکەمان پێ بڵێ بیگرن نامانەوێ هەڵێن نەیەڵن هەڵێن دەبێ شوێنی خەزینەکەمان پێ بڵێ دەیەوێ ماڵیاتیش نەدا ئەم پیاوە خەزێنەی دیتۆتەوە خەزووە چی بووە؟ ڕێکەوە یاڵا
وەرن با بڕۆن ئێمەمان دۆزیوەتەوە ڕن بە دوای دابڕۆین غەزێنەی دۆزی بۆ ئەو سادەی وێست دەرباز بێ وەرن بە دوای دابڕۆین بەرن ئێمەمان دۆزیوە دەبێت پاداشمان پێ بدەن دەتوانن بڕۆن بەڵێ خاونشکۆ خاوەنشکۆ کابرایەکم گرتووە کە دەڵێن خەزانەیەکی دیوەتەوە سکەیەکیشی پێیە خاونشکۆ تەماشایکە داینم بۆ سبحەینێ ئەمڕۆ زۆر ماندوو چۆنەوە سکەی قەدیمیە چاوی لێ بکە ئەگەر چی ماندوم بەڵام ئەیبی نییە ئەو بێنن بێنن دەی بڵێ بزانم ئەم سکە لەکوێ هێناوە هی خۆمە لە جێگایەک نەمهێناوە قوربان ڕاڵەتت وا نیشان دەدا کە خەریکی گاڵتە و گەپ بیت ئەم سکە هی سەردەمی ئێمە نییە ئەسڵان سکەکانی ئێستا بەم شێوە نین ئەم سکە لەم سەردەمان لای ئێوە چی دەکەن؟ من قسەیەکم بۆ وتن نییە جگە لەمەکە ئەم سکە هی خۆمە و لە جێگەیەکیش ئەوەم نەهێناوە بڕوانە کاکە من ماندووم و تااقەتی قسە و باس لەگەڵ ئێوەم نییە کەوایە بەر لەوەی کاردانەوەیەک نیشان بدەم خۆتان قسە بکەن کە ئەم سکەتان لەکوێ هێناوە وەڵامی من هەرەوەیە کەوتم هەزار جاری دیکەش بپەرسن وەڵامێکی دیکە نابیسن ئەمە دەردەکەوێ ئەگەر چی شەلاق دەتوانێت زاری ئێوە بکاتەوە بەڵام تا لێکدانەوەی وەرتر من ڕادەوەستم ئەم سکەیە زۆر کۆنا وە بزانم جەنابی بارنەباس ڕاوێژکاری خاوەنشکۆ تێودۆس بتوانێت تاریخی ئەم سکەیە بۆمان دیاری بکات بڕۆ بۆ فەرمانداری و جەنابی بارنەباس لەلایەن منەوە بانکە بۆ ئێرە بەڵە قوربان هادریان لە ئەنتۆنیا هی 300 ساڵ لەمەوبەرە 300 ساڵ لەمەوبەر؟ دۆستی ئێمە جەنابی بارنەباس مێژوزانە ئەوەن دەڵێن کە ئەم سکەیە هی 300 ساڵ لەمەوبەرە ئێستا بە ئێمە بڵێ ئەم سکە لەکوێ هێناوە من خاونشکۆ ئەگەری زن فەرمونون لە پێشدا من پرسیارت لە ئێوە بکەم سەرەتا من پرسیارم کرد من هیچ شتێک نازانم هەر وەڵامێک کە بێ ئەوەی بدەمەوە بێفایدەیە ئەسڵان هیچ شتێک لەسەر جێگەی خۆی نییە دەڵێ دنیا بە تەواوی گۆڕاوە
خاوەنشکۆ ئایا ئێوە مەسیحین؟ بۆچی دەپرسن؟ بەڵێ هەڵبەت کە من مەسیحیم. ئەس قەزا هەر لە ڕۆژانی هەوڵدا تامید کراوم، تەنانەت بەر لەوەی کە ئیمپراتور تامید بکەن. ئیمپراتور؟ یعنی ئیمپراتۆر هادریان و دیۆکلێتیانوس هیچ بوونەتە مەسیحی؟ بزانم ئێوە باسی چی دەکەن؟ هادریان لە مێژە مردووە. مەبەستان لە دیۆکلێتیانوس چ کەسێکە؟ ئەسڵان ئێوە خەڵکی کام شارن ئاغا؟ ئەم سکەی سەردەمی هادریانتان لەکوێ هێناوە؟ وابزانم کە خەڵکی فیلادلفیا بم. هەڵبەت ڕەنگە نەک ئەم فیلادلفیایە. بە خوددا داماوم من ئیدی لە هیچ شتێک سەردەر ناکەم. هادریان دوێنێ لە فیلادلفیا بوو، ئەمڕۆ ساڵهایە کە مردووە. دوێنێ هەموو بتپەرست بوون، ئەمڕۆ هەموو خوداپەرستن. دوێنێ مەعبەدی ژانوس و پەیکەرەی ژوپیتێر لەسەر دەروازای شار بوون و ئەمڕۆ هیچ شوێنەوارێ لەوان نییە. دوێنێ لە هەموو جێگایەک مەعبەد بوو، ئەمڕۆ کلیسایە. ئەی خودای مهرەبان، من بەندەی داماوی تۆم، هیچ شتێک نازانم. ئاگادارم کە بزانم ئێوە ئێستازان کێمە لە چ سەردەمێکدا دەژین؟ هەڵبەت بەڵێ دەزانم. یعنی وە دەزانم کە بزانم. دوێنێ کە ئێمە لەم شارە ڕۆیشتین ساڵی 890 بوو. ڕەنگە کە دوێنە نەبوو بێ. ئەم چەشنە هیچ شتێک لە جێگەی خۆیدا نییە. تەنیا خودای گەورە دەزانێ. 890 890 پاش چی؟ 890 ساڵ پاش دامەزرانی ڕووم. لە دایکبوونی مەسیح 753 890 37 137 137 زاوینی هاوکار لەگەڵ ساڵی ئاخری هادریان